گفتوگۆی جەنگەکە دەکەین. مێژووی ئەم جەنگە، مێژووی بەرکەوتنەکانی ئەمریکا و ئێران، ئیسرائیل و ئێران، ئەم مێژووە بۆ کەی دەگەڕێتەوە و هێزە وەلاییەکان بەتایبەت لەم جەنگەدا زۆر بە وەکو دەڵی بەچڕی هاتوونەتە سەرخات. هەموو هێز و توانای خۆیان وەگەر خستووە و پشتیوانی لە ئێران دەکەن. یان ئێمە دیاردەیە گەر بڵین یەکەم جارە بەم شێوازە ئەوەی لە توانایاندا بێ دەیکان. جەنگەکە بەکوێ دەگا؟ ئاماژەکان لەسەر ئەرزیواقع چیمان پێ دەڵێن؟ حکوومەتی عێراقی دەتوانێت چی بکە بۆ بەرگرتن لە ئەو هێرشە درۆنیانەی کە دەکرێنە سەر لێرە و لەوێ شارەکان یاریێمی کوردستان؟ وایە هەر حکوومەتی عێراقی بۆ خۆی دەتوانێت خۆی پارێزێ لەم جەنگە؟ گفتوگۆی کۆی ئەم پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک نیاز سەعید، نووسەر و توێژەری سیاسی. کاک نیاز سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش، سوپاس بۆ ئەم بانکێشتە بۆ بەشداریکردنم لەم بەرنامەی پرسی ڕۆژ. سوپاسیش بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. سپاس دەکەم کاک نیاز، زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. پێیوایەوەی گفتوگویەک بێ بەرچاوڕۆنی زیاتری تا بێن بۆ ئێمان بۆ بینەرانمان. با بگەڕێنەوە بۆ پێشینەیەکی مێژوویی، ینی لە ململانەی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا. ینی ئەم پێشینەیە بۆچی دەگەڕێتەوە؟ سەرەتا ئەبێ ئاماژە بە دوو قۆناغ بکەین لە هۆکاری سەرهەڵدانی ئەم ناکۆچیە دواتر بوونی بە ململانێ، پاشان وەرچەرخانی ئەم ململانەیە بۆ ئەم شەڕانە لە دوو گەڕاگەڕی یەکەم لە مانگی 6 2025، گەڕی دووەمیش کە لە 28 شوباتی 2026 سەر لەنەوە دەستی پێکردوێتەوە. قۆناغی یەکەم لە پێش دامەزراندنی کۆماری ئیسلامی ئێران، ئەو کاتێک کە دەوڵەتی ئێران لە سەردەمی شاهینشایەت پاشایەتی یەکەم جار لە ساڵی 1950 دانینا بە دەوڵەتی تازە ڕاگەیەندراوی ئیسرائیل، دامەزراوەی ئاینی لە ئێران دژی ئەم دانپیانانە ڕاوەستان و هەڵوێستیان وەرگرت. دامەزراوەی ئاینی بە مانای مەرجعیەتی قومی ئێستا کە سیستەمی ویلایەتی فەقیی بنیاد ناوە لە دوای شۆڕشی ئیسلامی لە دوای ساڵی 1970. بەڵێ، پاشان ساڵی 1953 کە لە ئێران کودتا کرا دکتۆر مصدق هاتە سەر حکوم. دکتۆر مصدق هەموو ئەو پەیوەندیانەی لەگەڵ ئیسرائیلە ڕاگرت و نیمچە پەشیمانیەکیشی دەربڕی لە دانپیانانی ئێران لە بەرامبەر ئەو دانپیانانە بە دەوڵەتی ئیسرائیل. بەڵام دکتۆر مصدق دواتر دوور خرایەوە لە حکوم بە کودێتایەک لە ساڵی 1960 پاشای ئێران. ئەوە دەستی ئەمریکا بوو. بەڵێ، ئەمریکا و بەریتانیا بە پلەی یەکەم ڕۆڵی سەرەکییان هەبوو لە ڕوخاندنی دکتۆر محەممەد مصدق لەبەر چەند هۆکارێک کە ڕەنگە لەم بەرنمەیە مەجال نەبێ ئاماژەی پێ بکەین. بەڵام بەڵاماڵیکردنی بەڵێ یەکێکە لە هۆکارەکان و مەسلەی بەهێزبوونی یا هەوڵدانی سۆڤێتیش بۆ بەهێزکردنی پێگەی خۆی لە ئێرانە پێیانوا بوو لە سایی دکتۆر محەممەد مصدقە سۆڤێت بەهێز دەبێ و لە ژێردەستی ئەوان دەرەچێت ئێران. لە ساڵی 1960 شای ئێران سەر لەنوێ دانی نایەوە بە دەوڵەتی ئیسرائیلە. لێرە قۆناغەکە ڕووی لە گرژی کرد لە پەیوەندی نێوان مەرجعیەتی ئاینی یا دامەزراوەی ئاینی و دەوڵەتی ئێران، بە تایبەتی سیستەمی فەرمانڕەوایی شا، لەگەڵ هەندێک هۆکاری ترکە پەیوەندی بە شۆڕشی سپیەوە هەبوو لە شاکە لە سەرەتای شەستەکان و لە ساڵی 1963 پێڕەوی کرد. ئەمە بووە هۆی پێکدادانێک لە نێوان دامەزراوەی ئاینی کە ئەو کاتە ئایەتوڵڵا خومەینی ڕابەرایەتی ئەو ململانەی ئەکرد، ئەو بەرەنگاربوونەوەی ئەکرد لە بەرامبەر سیستەمی پاشایەتی و ئەنجامەکەی بەوە شکایەوە کە خومەینی لە خاچی ئێران دەرکرا و چووە دەرەوەی ئێران تا ساڵی 1970 گەڕایەوە کە گەڕایەوە پاش سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی. لەو قۆناغا دەوڵەتی ئێران بە فەرمی باشترین و بەهێزترین پەیوەندی سیاسی و دیبلۆماسی و ئابووری هەبوو لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا، هیچ ناکۆچیەک لە نێوانان نەبوو. بەڵام دامەزراوەی ئاینی کە دامەزراوەیەکی ئۆپۆزیسیۆنە لە ئێرانە لە سەردەمی شا، ئەوانە هەڵوێستێکی جیاوازیان هەبوو، دش بوون. لە دوای ساڵی 1970 دامەزراوەی ئاینی هاتە سەر حکوم کە هاتنە سەر حکوم هەر لە سەرەتاکانی دەست پێک و سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی لە ئێران
خۆنیشاندەران بە کاریگەری پیاوانی ئاینی مەرجعیەتی قوم کەوتنە بەرزکردنەوەی دروشم لە بەرامبەر ئەمریکایان شوبهان بە شەیتانی گەورە، ئیسرائیلیان شوبهان بە شەیتانی بچووک و هەندێک هەنگاویان نا یەکەم شت ئەوە بوو هەموو پەیوەندیەکانیان پچڕان لەگەڵ ئیسرائیلە ئەو ئەترافیان بە دەوڵەتی ئیسرائیل هەڵوەشانەوە جارێکی تر باڵێزخانەی ئیسرائیلیان یا کردیان بە باڵێزخانەی دەوڵەتی فەڵەستین و یان بە ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستینی پاشان لە مانگی 11 پەلاماری باڵێزخانەی ئەمریکایان ناو نزیکەی دەوروبەری 52 بارمتیان گرت ئەمە بووە هۆی سەرهەڵدانی ناکۆچی ململانێ لە سیستەمی تازای فەرمانڕەوایی ئێرانە ئەمە قۆناغی یەکەمە بەوە دەست پێ هەر لەو قۆناغەیە بمێنینەوە بەر لە بیستە قۆناغ ینی کاک نیازەوەی کە باس کرد ینی سەرنجڕاکێشە بۆ منە لە هەفتانەوە پیاوانی ئاینی وەیتر دروشمی مەرگ بەر ئەمریکا و ئیسرائیل بەرزەکەنەوە بەڵام خۆیان بە پشتیوانی ئەمریکا هاتوونەتە سەر حکم لێ دوانە بەناوبانگەکەی خومینی هەیە کە دەڵێ ئایەتوڵا خومینی هەیە کە دەڵێ داوا لە غەربەکەین لە ئەمریکاکەین ئەم نیزامە لە ناوبەریانی شا لە ناوبەرێ ڕەنگە ئەوە زیاتر ناتوانانی بڵێ بە شێوازێکی ڕاستوخۆ ڕۆڵیان هەبووە لە هێنانە سەرکاری پیاوانی ئاین بۆ حکم بەڵام بە ناڕاستەوخۆ لە چوارچەوەی ململانەکانی جەنگی ساردا چونکە سیستەمی پاشایەتی لە ئێران لە نیوەی دووەمی هەفتاکانی سەدەی ڕابردوو زیاتر نزیک بوو بەوە لە یەکێتی شۆرەوی مەبەستی بوو کە لە ڕێگەی ئێرانەوە نزیک بێتەوە لە کەندا و نزیک بێتەوە لە ئاوە گەرمەکان و ڕێکەوتنامەی بەرهەمهێنانی نەوتی لەگەڵ کۆمپانیای نەوتی بەریتانی هەڵوەشانەوە یەکێتی شۆرەی مەبەستمان سۆڤێت کە سۆڤێت ئاڵۆقە درابوو لە ململانەکانی جەنگی سارد ئەویست پەل بە هاوێژە و نزیک بێتەوە لە کەندا و کە سەرچاوەیەکی گەورەی وزەیە و دەواازەیەکی گرنگی نێودەوڵەتیشە چکە لە ئەوروپای ڕۆژهەڵات لە ئاڵۆقە درابوو لە پشتەوەی بەف سەوەڵبندانە لەم لاوەی چینە کە پەیوەندی نەبووە لەگەڵیا تەنها بەدەستیەوەما و لە کۆمارەکانی ئاسیای ناوەڕاست یا بە ئەفغانستانە یا بە ئێرانیان نزیک بێتەوە لە ئاوە گەرمەکان هەر بۆیە هاوکات ساڵی 79 تەدەخلی عسکەریشی کردە ناو ئەفغانستانەوە بۆ لەبەرەوەی ئێرانی لەدەست دەرچووە ڕۆژ ئاوا بە ناڕاستەوە خۆ ڕۆڵیان هەبوو لە پشتکردن لە پشتکردنە سیستەمیشە پێیان باش بوو بڕوخێ لەبەرەوەی کە نزیک بۆتەوە لە یەکێتی سۆڤێت لەبەرەوە پێیانەوە بوو ئەلتەرناتیڤەکەی هەر هیچ نەبێ لە ڕووی ئایدۆلۆژیەوە کە ئەمانە دامەزراوەی ئاینین ناکۆکن لەگەڵ ئایدۆلۆژیای کۆمەنیزمی ئەمەش خاڵێکی تری هاوبەشە لە قۆناغی دووەمە ئێرانیەکان یا دامەزراوەی ئاینی یا دەوڵەتی تازە لە ئێران کەوتە داڕشتنی سیاسەتێکی پەلهاویشتنی دەرەکی لە دەروەی ئێران لەسەر ئەو بنەمایی کە ئێران وڵاتێکە ئیمپراتۆریاتی زۆری هەوە لە ڕووی مێژووی فراوان خواست بووە پێویستی بەوەیە فراوان باڵادەست ببێتە سنتەر و مەرجعێکی گەورە لە جیهانی ئیسلامی و لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کەندا و لەسەر ئەو بنەمایە حتا لە دەستوری ئێرانیشەدا ڕێژراوە کە کۆماری ئیسلامی ئێران ئەبێ پشتیوانی لە مستەسعفین لە هەر دیاردەی بژانەوەی ئیسلامی یا پشتیوانی و هاوکاری گەلانی مسلمان بکە کردوێتی بە یەکێک لە ئەرکەکانی دەوڵەتی ئیسلامی لەسەر ئەو بنەمایە هەم ئەمە خزمەتی سیاسەتی پەلهاویشتنی دەرەکیشەکە لە یەکەمین هەنگاوی پەلهاویشتنی دەرەکیە کە ئەمە گرنگە وەرچەرخانە بۆ گۆڕینی ئەو ناکۆچیە بەرەو ململانێ لەگەڵ ئیسرائیل دواتر لەگەڵ ئەمریکا ئەوی شەوەیە کە لە ساڵی 1962 ئێرانیەکان بەتایبەتی باڵێزی ئێران لە دیمەشق ئەو سەردەمە کە ناوی ئەختەری بوو ڕۆڵی هەبوو لە دامەزراندنی حیزبوڵای لوبنان حیزبوڵای لوبنان هەر هەمان ساڵ لە ساڵی 1982 ئەو ساڵە ئیسرائیل لەشکرکێشی کردەوە سەر باشووری لوبنان یەکەمین کردەوەی سەربازیان لە دژی سوپای ئیسرائیلی ئەنجامە بە کردەوەیەکی تەقینەوەی گەورە کە ئەگەر هەڵە نەبم لە سەر و هەشتا سەربازی ئیسرائیلی لەو کردەوەیە کوژرا و ئەوە یەکەمین پێکدادانە لە نێوان ئیسرائیل و لە نێوان ئێرانە ئێران لە ڕێگەی هێزێکی بریکاری خۆیەوە کە حیزبوڵای و دروستی کردووە ئەمە یەکەمین پێکدادانە دواتریش ئەم ململانەیە زیاتر تەشەنەی سن لە نەوەدەکانە لە سەرەتای نەوەدەکانە چووە قۆناغێکەوە کە پرۆسەی ئاشتی عەرەب ئیسرائیل
چەندین هەنگاوی گەرنجی نابوو بەرەو پێشەوە کە دروشمی زەوی لە بەرامبەر ئاشتی ئەرز مقابل السەلام کە بەرز کراوە لەلایەن فەڵەستینیەکان و ئیسرائیلەکان پێک بێن لەسەری ئێرانیەکان دژی ئەم ڕێککەوتنە بوو چکە ئێرانیەکان یعنی ئەگەر سەرنج بین ئەم ناکۆچیە هەل لە ڕووی مێژوویەوە ڕە هەندێکی ئایدۆلۆژی و عقایدی یان ئاینی هەیە کە ئەمان لەسەر مەسلەی فەڵەستین لە پەنجاکان و لە 60 تا بە دیاریکراوی هەڵوێستی توندیان هەبووە لەسەر دانپیانانی دەوڵەتی ئێران بە دەوڵەتی ئیسرائیلە یعنی درێژیان بۆیەوە ئەوە خاڵی دەست پێکی ناکۆچی ململانەیە اینجا ئێرانیەکان لەسەر ئەو بنەمایە کەوتنە کارکردن لە دژی پرۆسی ئاشتی بە تایبەتی ساڵی 1990 کە ڕێکەوتنامەی مەدرید ئیمزا کرا پاشان لە 1995 ڕێکەوتنامەی ئۆسلۆ ئیمزا کرا ئێرانیەکان لە ڕێگەی پشتیوانیکردنی حەماس و حیزبوڵڵا و جیهاد ڕۆڵیان هەبوو لە تێکدانی ئەو پرۆسی ئاشتیە و بە بنبەستگەشتنی ڕێکەوتنەکان ئەمە قۆناغی سێمە ئیتر لێرەوە ململانەکان زیاتر تەشەنە ئەسەنێ بەرەو 2000ەکان و کاگنێس باشتر ئەوە ینی ئەکرێ بڵین بە دەستپێکی قۆناغی دروستبوونی بەرەیەکی مقاومە یانەوەی ترنان بنین بە وەلایەکانی ئێران لە ناوچەکە ینی لە دوای دروستبوونی شۆڕشە ئیسلامیەکەەوە و لە 79 بە دواوە تر لە 82ەوە و لەوێەوە بەرەی مقاومە دروستە بێ خۆی بەرەی یا محوەری مقاومەتی ئیسلامی ئەمە ناوە ڕاستەقینەکەیەتی ڕەگ و ڕیشەیەکی مێژووی هەیە هەر لەو کاتەوەی کە لە ناو دەستوری ئێرانە بە ناڕاستەخۆ ئاماژە بەوە کراوە کە ئێرانە بێ پەلهاویشتنی دەرەکی هەوێت بۆ دروستکردنی هێز و گروپی وابەستە بە خۆی بە تایبەتی لە ڕووی ئایدۆلۆژی و عقایدیەوە بە دیاریکراویش لە ناو ئاینزای شیعە لە ناو پێکهاتە موسڵمانەکان و وڵاتە موسڵمانەکان دیارە هەر لە لوبنان نا بەڵام نمونەی حیزبوڵڵا نمونەیەکی زۆر بەرجەستەیە لە ئەم سیاسەتی پەلهاویشتنەی ئێران یەکەمین هێزی وەلائیە ئەگەر بەراوردی بکەین هەرچەنە پێشووتر ئێرانیەکان لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان هەندێک هەوڵیان هەبوو لەگەڵ هەندێک هێزی ئیسلامی سیاسی شیعی عێراقی بە تایبەتی حیزبی داعوە کە لە ساڵی 1970 کەوتنە بەردەمی شاڵاوی گرتن و ڕاونان و ئەشکەنجەدان لەلایەن حیزبی باس و بەشێکی زۆریان ڕویان کردە ئێران و پیاوانی ئاینی و بنەماڵی حەکیم و ئەمانە دواتر لە ئێران ئەنجومەنی باڵای ئیسلامیان دامەزان بەڵام تا ڕادەیەک جیاوازتر بوو لە نمونەی حیزبوڵڵا چکە حیزبوڵڵا بووە هێزێکی بەرجەستە بووە هێزێکی بریکاری ڕاستەقینەی ئێران لە بەڕێوەبردننی ململانێ و ناکۆچی یا ناکۆچی ململانێ و پاشان شەڕ لە دژی ئیسرائیل محوەری مقاومەتی ئیسلامی بە دیاریکراوی لە دوای ساڵی 2002 دامەزرا ئەو کاتێک کە لە سەرەتای ساڵی 2002 جۆرج بۆشی دووەم لە وتارێکە ئاماژەی بە میحوەری شەڕانگێزی کرد لە جیهانە سێ وڵاتی دیاری کرد کۆریای باکوور عێراق ئێران ئەمانە وڵاتی شەڕانگێز ئێران کە ڕژێمی عێراق ڕووخا داگیر کرا بە پرۆسی ڕزگاری عێراق بە سەرپەرشتی ئەمریکا ئێرانەکان پێیانەوە بوو هەنگاوی دووەم نورەی ئێرانە چکە هەم عێراق کەوتوتە دەستی ئەمریکا و ئەمریکا هاتوتە سەر سنوورەکانی ئێران و ئیش لەسەر ڕوخاندنی سیستەمی فەرمانڕەوایی ئێرانەکە لەسەرەوە ئێرانەکانیش بەرەنگار بوونەوە بۆ بەرەنگار بوونەوە ئەم محوەری مقاومەتی ئیسلامیان دروست کرد ئەندازیاری محوەری مقاومەتی ئیسلامی کە لە دوای ساڵی 2002 وردە ئیشی بۆ کراوە دیارە لەسەر پاشخانێکی عقایدی سیاسی مێژوویی ئاینزایی شیعە بە پلەی یەکەم دواتر سیاسی بە پلەی دووەم سوود لە هەموو ئەوانە وەرگیراوە سوود لە کۆمەڵێک ڕوودا و گۆڕانکاری و شەڕ و ململانە لە عێراق لە سووریا لە یەمەن لە فەڵەستین لە لوبنان لە هەموو ئەمانە وەرگیراوە بەڵام ئەوەی کە ڕۆڵی گرنگی محوەری هەبوو بۆی کە ئەم محوەری مقاومەتی ئیسلامیە پێش بخات ئەگەڕێتەوە بۆ عێراق پاشان بۆ سووریا پاشەوەی لە 2003 حکوومەتی پێشووی عێراق ڕووخا ئیتر ئێرانیەکان هاتنە ناو ڕاستەخۆ هاتنە ناو مەیدانی عێراق و کەوتنە ئیشکردن بە تایبەتی ئەندازیاری محوەری مقاومەتی ئیسلامی ئەتوانین بڵێن بریتە لە قاسمی سلەمانی هەر لەبەر ئەو هۆکارەش بۆ قاسمی سلەمانی لە کرایە ئامانجی یەکەم بۆ پێکان لە ئەو ململانەیە کە ئەمریکا و ئیسرائیل
ویستیان لە دژی ئێران دەست پێ بکەن لە ساڵی 2020 ئەو سەردەمە ترامپ لەسەر حکوم بوو بەڵام ترامپ لەسەر حکوم نەما ململانەکە خاو بووە دیموکراتەکان بە سەرەتایی لاوازکردنی بەرەی مقاومەدان بەڵێ لەبەرەوەی خۆی ئەندازیاری بوو بەتایبەتی لە 7 ساڵ یا 8 ساڵی ڕابردووە ئیشێکی زۆری کردبوو وای کردبوو کە چەندین پایتەختی عەرەبی بکاتە بەشێک لە پێگە و هەژمونی ئێران لە عێراق لە سووریا لە لوبنان لە غەزە لە سەنعا کە کەوتە دەستی حوسیەکان لە ساڵی 2014 ئەوانیش بەڕەچەڵک شیعەن ئەمە وای کرد کە ئێرانیەکان بتوانن کەمەربەندیەکی شیعی بەهێز دروستکەن ئەوەی کە خۆیان لە ئەدەبیاتی خۆیانە ناویان ناوە کەمەربەندی شیعە بەڵام پادشای ئوردون ناوی نابوو هیلالی شیعی ئەم کەمەربەندیە لە ئێرانەوە بەرەو عێراق بەرەو سووریا بەرەو لوبنان بەرەو فەڵەستین بەرەو سەنعاکە هەمە هەمتیایە پێیان وا بوو ئێران ئیسرائیل کە بۆتە ئامانج ئوردون بۆتە ئامانج سعودیە بۆتە ئامانج بەرژەوەندەکانی ئەمریکا لە خلیج بۆتە ئامانج لەبەرەوە ئەبێ بەرەنگاری ئەم پرۆژەیە ببنەوانێ محوەری مقاومەتی ئیسلامی لەسەر بنەمای ئایدۆلۆژیای عقایدی شیعە هەر لەسەر بنەمای دوژمنی هاوبەش بە تایبەتی حەماس و جیهاد هەرچەنە حەماس و جیهاد ئەوانە سەر بە ئاینزای سونەن بەڵام لەبەرەوەی دوژمنی هاوبەشیان هەیە دیارە محوەری مقاومەتی ئیسلامی سێ ئامانجی هەبووە ئامانجی یەکەم بەرەنگاربوونەوەی هەژمون و پێگە و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەندا و دووەم بەرەنگاربوونەوەی ئیسرائیل سێمیان کردنی ئێران بە سنتەر و مەرجعێکی گەورەی باڵادەست لە جیهانی ئیسلامی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە ئامانجی محوەری مقاومەتە ئەم سێ ئامانجە تووشی پێکدادانیەکە لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ وڵاتەکانی کەنداوە بەرهەمی ئەو ناکۆچی و ململانە گەورەیە ئەم شەڕەیەکە ئێستا سەری هەڵاو وڵاتەکانی کەنداویش بەناڕاستەوخۆ تایە بەشدارن. سپاس بۆ ئەو گەڕانەوە مێژویە وردە قۆناغ بە قۆناغ لەسەر دروستبوونی ئەم ناکۆچیەکانی نێوان ئەمریکا ئێران و دروستبوونی بەرەی مقاومەش. ئێستا بۆ بینەرانمان گرنگە باسێک لەوە بکەین یعنی ئەم بەرەی مقاومەیە هیچ کات وەکو ئەم جارە وەکو شەڕەکەی ئەم جارە نهاتوونەتە ناوەوە ئەوەی لە دەستیان بێت دەیکەن بە بڕوای تۆ ئەمە پەیوەندی بەچیەوە لە شەڕی 12 ڕۆژەشدا وانە بوو یانی قۆناغەکە جیاوازە شەڕی 12 ڕۆژە هەر لە سەرەتاکانەوە دیار بوو کە شەڕێکی سنووردار بوو شەڕەکە بۆ ئەوە بوو کە ئێران لاوازکەن شەڕەکە بۆ ئەوە بوو چەندین جار ڕایەنگەیان کە ئێمە ئامانجمان ئەوە نییە لە قۆناغی گەڕی یەکەم لە حوزەیرانی 2025 ڕایەنگەیان کە ئێمە بە هیچ شێوەیەک ئامانجمان نییە ڕاوەری گشتی ئێران بکوژین یا لە ناوبەرین بەڵام لەم شەڕا کە دەستیان پێکرد یەکەمین کردەوەی سەربازی کە دەستیان پێکرد بە پێکان و کوشتنی چەندین سەرکردەی باڵا لە ناویانە ئایەتوڵای گەورە و ڕاوەری گشتی پێشووی ئێران عەلی خامەنەئی بوو کوشتنی ئەو بووە خاڵێکی میحوەری کاریگەر لەسەر ئەم هێزە وەلائیانە چ لەسەر حیزبوڵڵا چ لەسەر هێزە وەلائیەکانی عێراق کە جیاوازتر بێنە ناو دۆخی شەڕەکەوە بۆ لەبەرەوەی لە ئەدەبیاتی ئەمانە عەلی خامەنەئی بەدەر لەوەی کە ڕابەری گشتی کۆماری ئیسلامی ئێرانە هاوکات وەلی فەقێیە مەرجعی یەکەمی ویلایەتی فەقێیە لە ئێران پۆستە ئاینەکەی وەلی فەقێیە وەلی فەقێ لە ئەدەبیاتی شیعەیە واتە ئەو کەسەی کە لە بری ئیمامی مەهدی سیستەمی فەرمانڕەوایی ئەبات بەڕێوە واتە لە ڕێگەی مەهدیە لە ڕێگەی ئەو دانیشتووە لە شوێنی ئەو دانیشتووە هەتا ئەو ڕۆژەی خۆی دێت هەتا ئەو ڕۆژەی ئیمامی مەهدی دەرەکەوە ئەمان لە ئەدەبیاتی ئەمانە دوو جۆر ئیمام هەیە ئیمامی زەمان ئەوەیە کە ئێستا هەیە ئیمامی بزر غائب ئەوەیە کە ئیمامی مەهدیە و دیار نییە هێشتا ئەو کاتێک کە دەرەکەوێت ئیمامی حازر ئیمامی ئامادە ئیمامی زەمان کە ئەمانەی هەموو پێوترێ ئەبێ عەرشی دەسەڵات پێشکەشی ئیمامی مەهدی بکات و بەیعەتی باتێ اینجا کە ئەمریکا و ئیسرائیل هاتن ئەم ئامانجیان هەڵبژارد ئەمە خۆی لە خۆیە یعنی ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوێ
بە تەواوەتی سیستەمی ویلایەتی فەقێ لەناوبەرن. سیستەمی ویلایەتی فەقێ لای ئەم هێزەوە لایەنە، لای حیزب الله، لای مەرجعیەتی قوم هێڵی سوورە بە هیچ شێوەیەک ئامادەنین سازشی لەسەر بکەن. چکە ئەوە خەوێکە لە ئەدەبیاتی شیعەوە سەرچاوی گرتووە، یەکێکە لە تیورە سیاسیەکانی ناو ئاینزای شیعە تیوری ویلایەتی فەقێ. هەرچەنە شیعەکان چەندین تیوری تریشیان هەیە لە ڕووی سیاسی، بەڵام ویلایەتی فەقێ کە بەرجەستە بووە ئەم سیستەمی کۆماری ئیسلامی ئێرانەی لێ هاتووەتە بەردەست. کاتی خۆی ئیمام خۆمەینی ئەم تیورەی داڕشتووە و لە 79 کە هاتوونەتە سەر حکوم کردویانە بە سیستەمی فەرمانڕەوایی و ئێرانی لەسەر بنیادنراوە. لەبەرەوە ئامادە نین مساومەی لەسەر بکەن. هەروەها شیعە لە ئەدەبیاتی شیعە پرانسیپی تەقیە هەیە. پرانسیپی تەقیە بە جۆری پرانسیپی تەقیە شیعە یعنی زەمینەیەک دەرفەتێکی ئەوە هەیە لە پێناوی مانەوەی سیستەمەکەیە، لە پێناوی مانەوەی خۆیانە جۆرێک لە سازش بکات، جۆرێک لە نەرمی بنوێنێ، جۆرێک لەوە بکات لە پێناوی مانەوە بۆ ئەوەی تیانێتێت. چونکە شیعەکان لە مێژووە ئەزمموی تاڵیان هەیە لە ناوچوونەوە لە کوشتنی ئیمامی عەلی و نەوەکانی ئیمامی عەلی و سەرکوتکردنی هەر کەسێکە بەڕەچەڵک ئەچێتەوە سەر ئەوان پێیان وایە هەندێک کات پێویستەکە یعنی نەرمی بنوێنن، سەرکزیە بکەن و ئامانجەشارنەوە. لەبەرەوە بۆی هەیە شیعەکان مەسەلەن بۆ نمونە چۆن لە ساڵی 1970 ئیمام خۆمەینی شەڕی عێراق ئێرانی ڕاگەیان کەوتی من پەرداخی و ژەهر ئەخۆمەوە. ئەو بڕیارە لای ئیمام خۆمەینی لە ڕوانگەی مەبدەئی تەقیەوە سەرچاوی گرتو. یعنی بۆی هەیە ئەم جارش مەبدەئی تەقیە کاریگەری هەبێت لە ئەو کاتێک کە بزانن مەترسیەکە گەشتۆتە ئەو ڕادەیە کە ئیتر سیستەمەکە ئەوێ بڕوخێەوە کۆتایی پێبێ. ئەوان ئامادە نین خۆیان دانەناوە فەرمانڕەوایانی ئێران بە تایبەتی کە ئێستا جڵەوەکە هەمووی بەدەستی سوپای پاسدارانەوە. سوپای پاسداران بۆتە خاوەنی دەوڵەتێکی عەمیقوڵ لەناو ئەو سیستەمە ئامادەنی وا بە ئاسانی ئەو سیستەمە باشە تەسلیم بکەن. بە بڕوای تۆ ینی ئێستا دەرفەتێک ماوەتەوە بۆەوەی کە نیزامەکە بە پارێزراوی لێ بێتە دەر، یعنی بۆ نمونە ئەو 15 خاڵی ئەمریکا خستوێتێ بەردەم ئەم نیزامە دەڵێ جێبەجێ بکەن ڕێککەون. چاودێرانی سیاسی دەڵێن ئەمەش هەر تەسلیم بوونە بە شەڕیا بە ئاشتی ئەم نیزامە نابێ بمێنێ، کەواتە ئەو بنەمایە هیچ دادیانەدا لە پێناویمانەوەی نیزامەکەیە ڕێگەیەک هەیە بیگرنەبەر. ئەوان دوو ڕێگەیان لەبەردەمایە. ڕێگەی یەکەم لە ئەدەبیاتی ئەوانە بریتە لە جیهاد و بەرەنگاربوونەوە، هەر بۆیە میحوەرەکەشیان ناوناوە میحوەری مقاومەت. ڕێگەی دووەم هەر پێی ئەوترێت جیهاد، بەڵام جیهادێکی سیاسی، جیهادێک بەهێزی نەرم، جیهادێک بە دیبلۆماسیەت و هاوکات ئیجتیهادێکیش هەیە لە ناو ئاینزاکەی ئەوانەکە پرانسیپی تەقیە. پرانسیپی تەقیە شەرعیەتێکیان ئەیاتێ، شەرعیەتێکیان ئەیاتێ، ڕێیان پێ ئەیە کە بێن سازش بکەن، حتا هەندێک لە چاوپۆشی بکەن، هەندێک لە تەنازولات بکەن لە پێناوی مانەوەی سیستەمەکەیە کە مانەوەی سیستەمەکە ئامانجی استراتیژی یەکەمە لای ئەوان. و ئەو داواکاریانەی ئەمریکا بۆ ڕوخاندن نییە، یعنی نە لە گەڕی یەکەمە نە لە گەڕی دووەمە. ئەمجارە نەیشارنەوە دەیانوێ بڕوخێت، ناتوانن بیڕوخێنن. ڕوخاندنی قورسە ڕوخاندن بۆ وڵاتێکی گەورەی وەکو ئێران ئیلا بەهێزی زەمینی ئەوێت. ئەوە شەڕ چووە هەفتەی شەشەمەوە، ئەو ڕۆژانە دەیان و سەدان ئامانجە پێکرێت. ئێران خاوەنی دەیان هەزار ئامانجی گەورەیە، بۆی هەیە شەڕ هیلاکیکە، بۆی هەیە شەڕماندوویکە. بەڵام لە ناوەوەی وڵات سوپای پاسداران باڵادەستە بەسەر هەموو جونگەکانە، خۆی بۆ هەموو ئەگەرێک ئامادە کردووە. ئەوە تا سەیری نمونونەکە مەسەلەن لە سووریا بەس بە هەڵاتنی بەشار ئەسەد سیستەمە سیاسی و فەرمانڕەواییەکە هەرەسی هێنا، بەڵام لە ئێران ڕابەری یەکەم کوژرا لەگەڵ چەندین سەرکردەی کاریگەر و بڕیاردەر سیستەمەکە هەرەسی نەهێنا. ئێران وڵاتێکە ئەمریکا نەیتوانیوە ئامادەکاری هێزی زەمینی بکات بۆ داگیرکردنی ئێران و بۆ گۆڕینی سیستەمەکە، چکە وڵاتێکی ئەوەندە گەورەیە، ینی بەس تاران ڕەنگە ئەگەر بڵێ من پایتەختەکە کۆنتترۆڵەکەم و سیستەمەکە لە پایتەخت دەگۆڕم زۆر قورسە. هەموو ئاماژەکان بۆ ئەوەیە کە تەنازول بە ئێران بکەن، هەموو ئاماژەکان بۆیە کە ئێران لاوازکەن لە ڕووی ئابووری بۆ قۆناغی داهاتوو تەنازولی پێ بکەن، وای لێ بکەن کە ئیتر ئێران نەیپەرژێتە سەر ململانێ و بە ڕێوەبردنی ناکۆچی و
شەڕ لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل و دەستپای وڵاتەکانی پازاران و نیزامە ئاوا عقلدانی شێت نەیپەرژێ بۆکو تۆوتێ بە ساڵێ دەتوانێت خۆی بنیاد بنێتەوە زەحمەتە ئەم جارە زەحمەتە چونکە زیانەکانی ئێران زیانی زۆر گەورن کە بەری کەوتووە یعنی هەموو جونگەکانی گرتوتەوە یعنی سەربازیە ئابوووریە استراتیژیە هەموو جونگەکانی ئێرانی گرتوتەوە ڕۆژانەش بەردەوامە یعنی ئێران پێویستی بە کاتێکی زۆر ئەوێ بۆ خۆ بنیادنانەوە پێویستی بە بودجەیەکی خەیاڵی زۆر ئەوێ بۆ بنیادنانەوە باشە کاک نیازیانی ئێستا ئەوەی کارڕەشەی بە ئامانجگرتنی سەرچاوەکانی وزەشی دەکەن ینی تۆتە ئێران ناتوانن بەم شێوازە بێ ڕوخێنن وڵاتێک کارەبای نەبێ غازی نەبێ سەرچاوی وزەی نەبێ گرانی بێ خەڵک نەتوانێت بێتە دەرەوە بە ئیسراحەتی خۆی ئەمە لە کاتێکە ئەگەر ئەو هەڕەشانەی دۆناڵد ترەمپێکا بیگەێنێتە جێگا ئای نیزامێک دەتوانێت هەر ئەگەر بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیلیش نەبێ لەگەڵ خەڵکەکەی خۆیدا ئەوها خەڵک ئیدارە بدا کارەبا و ئاو و سەرچاوی وزە و هیچی نەبێت تا ئێستا ئەوانە هەمووی لە قۆناغی هەڕەشایە نەچۆتە قۆناغی جێبەجێکردن لە بەرامبەریشە ئێرانیش هەڕەشاکات یعنی تۆ بیرت نەچی ئێستا ئێرانیش مەرجی هەیە بۆ ڕاگرتن یعنی ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ پانۆرامای ڕووداوەکان یعنی ئەتوانم بڵێم دوو هەفتەی یەکەم ترامپ چەندین جار ئامادەی پیشانە چەندین جار ڕایگەیان کە لە گفتوگۆیان پێشکەوتین لە گفتوگۆکانە شەڕا ئەگرین بەڵام لایەنی ئێرانیە کە مکوڕە لەسەر ئەوەی کە ئەگەر ئەم جارە شەڕا گیرا گەرنتی هەبێ بۆی سەر لە نێوجارێکی تر شەڕ دەست پێ نەکاتەوە بەزۆیاڵی لێمان مەدەنەوە گرنتیمان بنە شەڕ دروست نەبێت دروست مەرجێکی دیکان نییە وەکو مەرجی کتریشانەیە ئەڵێ ئەبێ ینی مافێکی ئێران بسەلمێنن لەوەی کە بەشێک لە چەکی ئەتۆمی هەبێ بۆ ئامانجی ئاشتی نەک بۆ مەسەلەی شەڕ هەروەها ئەو ئاڵۆقەیە کە لەسەرێتی لەسەر ئێران ئەو ئاڵۆقەی لەسەری لا ببرێت ئێستا هەموو ئامانجی شەڕ هاتوۆتە سەر شتێک وەزیری دەرەوەی پاکستان لێدوانێکی هەیە ئەڵێ ئێستا هەموو ئامانجی ئەمریکا لەم شەڕا بۆتە سەر هاتوۆتە سەرکردنەوەی تەنگەی هورمس ئەڵێ لە کاتێکا پێش شەڕەکە خۆی ئەو تەنگەیە کراوە بوو ئێران دای نەخستە بوو ئەڵێ ئێستا ئامانجەکە بووە بەوە یعنی ترامپ ڕایگەیان کە ئێمە خۆمان ئەیکەینەوە ئێستا داوا لە ئێرانەکە ئەڵێ بیکەنەوە ئێستا داوا لە ناتۆ کاڵێ وەرن هاوکاریمان کرد داوا لە هەموو جیهانەکە ئەوەی وتبوو یانی دووسێت تەنزیل لێداوە محەممەد باقر خالی باف دەڵێ وێنەی فڕۆکە تێکشاوەکانی ئەمریکای داناوە دەڵێ ترەمبوتی دەیان ڕوخێنین ئەگەر ڕوخاندن ئاوا بێ پیرۆزیان بێ یان دەڵێ پێشتر دەیانوت گەروی هورمز دەکەینەوە ئێستا دوێنێن دەجنێوی ناشرینیشی داوە دۆناڵد ترەمپ ینی دەڵێ ئەو گەروە نەفرەتیە بکەنەوە ئەگەرنا ئاوە ئێستا ئەگەر بەراوردێکی ئاستی هاوسەنگی هێز و خاڵی بەهێزی و لاوازی هەردوو بەرە بکەین ئەتوانین لە چەند خاڵێکە ئەو بەراوردە بکەین ئەمە با بکەم بە پرسیار ینی مەسەلەن توانای سەربازی ئیسرائیل و ئەمریکا بەراورد ناکرێت بە توانای سەربازی ئێران ڕاست ئێران بەچی قەرەبووی ئەمەی کردووەتەوە ڕاستە ئێستا ئەگەر سەرنج بین چ لە گەڕی پێشووی 2025 چ لەم گەڕی دووەمەشە یەکەم ئێران کۆنتترۆل و جڵەوی ئاسمانی وڵاتەکەی لەدەستداوە گەوتۆتە دەستی ئەمریکا و ئیسرائیل ئەمە خاڵی لاوازیە ئەمە تێکچوونی ئەمە یەکەمین تێکچوونی هاوسەنگی هێزە چکە شەڕەکە لە ئاسمانەوە دەستی پێکردووە دووەم ئامانج فڕۆکانەکە نیاز بە ئەوە سەرماتیانە پڕ مەسەەن هەی بۆ سمای ئەمریکا فڕۆکەی F15 و هەندێک فڕۆکەی دیکە هەرچەندە FC5 تیانە بۆ تا ئێستا بەس هەندێک فڕۆکی بەردراوەتەوە ئەمە بۆ سمای ئەمریکا کاوی و ئاسمانەکان بەدەستی خۆمانوێ بە دڵی خۆمان تەراتێنی وایە ئێران ئەمەیە ماژە بە خاڵێکی تر بکەم کە ئاسمانی لەدەستداوە هاوکات ئێرانیەکان ئەو هێز و توانە سەربازیە گەورەیەیان بۆ بەرەنگاربوونەوەی فڕۆکە و ئەو ژمارە بێشمارەی ڕۆکێت و ساروخ نییە کە ڕۆژانە ئاراستەی ئێرانەکرێت نیانە لەبەرەوە ئێرانی وڵاتێکی گەورەیە سەدان هەزار ئامانجی سەربازی و استراتیژی و پیشەسازی و حکوومەتی و دەوڵەتی تایە لەبەرەوە بە ئارەزوی خۆی ڕۆژانە ئیسرائیل و ئەمریکا ئامانجەکان هەڵەبژێرن و ئەی پێکن هەروەها خاڵێکی تر ئەوەیە کە لە ڕووی هەواڵگریەوانەیە
ئەمریکا و ئیسرائیل زۆر باڵا دەستن بەسەر ئێرانە بە تایبەتی لە دۆزینەوەی ئامانجە گەورەکان و لە پێکانی و لە هەموو ئەو زانیاریانەی کە لە جەنگ و لە ململانەی سەربازیە پێویستیان پێ زۆری بە ئاسانی ئەکەوێتە بەردەستیان و سوودی لێوەرەگرن لە بەرامبەرە ئێران نەیتوانیوە ئەم باڵادەستیە ڕێک کاتەوە لە دژی ئیسرائیل و لە دژی ئەمریکا. هەروەها خاڵێکی تریش ئەوەیە کە ئێرانیەکان بۆ قەرەبووکردنەوەی وەک ئەو پرسیارەی کە بەڕێزت کردی بۆ قەرەبووکردنەوەی ئەم ناهاوسەنجیانە بیریان لەوە کردوتەوە هاوسەنجی لەسەر بنەمای دروستکردنی مەترسی بهێننەکایەوە لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا لەبەرەوە هاتوون پشتیان بە چەند ئامرازێک بەستووە. یەکەم ئەو ژمارە زۆرەی ڕۆکێت و درۆن کە بەکاری ئەهێنن لە بەرامبەر ئیسرائیل و لە بەرامبەر ئامانجەکانی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا و وڵاتەکانی کەندا و وڵاتانی تری دەوروبەر بەمە مەترسی دروست کردووە. دیارە چەند ئامانجێکی هەیە ئێرانیەکان. یەکەم تۆڵەیەک لە وڵاتەکانی کەندا و بکاتەوە بە دیاریکراوی چکە وڵاتەکانی کەندا و سێ وڵاتیان لە ڕابردووە ململانەی مێژویی و ناکۆچی عقایدیان هەیە لەگەڵ ئێرانە بە تایبەتی سعودیە بەحرێن ئیمارات. پاشان ئەم وڵاتانەی کەندا و چەندین بنکەی سەربازی ئەمریکای تایە یعنی بەکار ئەهێنرێ لەم شەڕەیە. ئێران بە مافی خۆی ئەزانێ ئەڵێ ئەم بنکانە مادەم لە ناوخاچی ئەم وڵاتانەوە فڕۆکە لەیەوە هەڵەسێت هێلیکۆپتەر لەیەوە هەڵەسێت ڕۆکێت لەیەوە ئەتەقێنرێ بنکەی سەربازی هەیە یا بنکەی فەرماندەیی ئۆپەراسیۆن لە وڵاتانە هەیە ئێمە مافی خۆمانە ئەوانە بکەینە ئامان چەروەها مافی خۆمانە کە ئەو بەرژەوەندی ئەو وڵاتانەش بکەینە ئامانج کە بوونەتە هاوپەیمانی ئەمریکا. هەروەها ئەم وڵاتانە ئامانجێکی تری ئێران لە بە ئامانجکردنی وڵاتەکانی کەندا و ئەوەیە کە وڵاتەکانی کەندا و هاتنە سەر هێڵ بۆ جێبەجێکردنی پرۆژەی ئاینی ئیبراهامی کە بیل کلینتۆن کە ببوورە دۆناڵد ترامپ لە ساڵی 2020 پێش کۆتاییاتنی خولی یەکەمی سەرۆکایەتەکە ئەم پرۆژەی ڕاگەیان و لەسەر بنەمای و پرۆژەیە دوو وڵات پەیوەندیەکانی خۆیان ئاسایی کردەوە دوو وڵاتی کەندەوە ئیمارات و بەحرێن باڵێزیان ئاڵ و گۆڕ کرد لەگەڵ یەکتریە. هەروەها هەندێک وڵاتی تریش لەوان کە ئەو بچنە ئەو پرۆژەیە و هەمان هەنگاوەکانی ئەوان بنێن. ئێران هاتووە هەم بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەژمونەی پێی وایە ئەمە هەژمونی ئیسرائیل بەهێزەکە لە وڵاتەکانی کەنداوە. ئێران هاتووە وڵاتەکانی کەنداوی کردو بە بارمتە لەم جەنگەیە ینی بوونەتە بارمتە. وڵاتەکانی کەندا وڵاتی دەوڵەمەنن بەرژەوەندی گەورەیان هەیە و پڕە لە بەرژەوەندی ئابووری و ئەمریکا. بەرژەوەندی ئیسرائیل لە پشتی پەردەوە لە هەندێک وڵاتە هەیە بەنهێنی لە ڕێگەی کۆمپانیای سێمەوانێ. ئێرانیەکان ئەیانەوێ فشار لەسەر وڵاتەکانی کەندا و دروست بکەن کە وڵاتەکانی کەندا و گوشار لەسەر ئەمریکا بکات بۆی شەڕەکە ڕابگرێت. ئەمە هەروەها ئێران لە دوایین هەنگاوە یا لە دووەم ڕۆژی جەنگەوە دەڵێن وڵاتەکانی کەندا و هانی ئەمریکا دەن نەڵێن تەواوی بکە. ئەمە بۆ چوونە ئێمە هەموو ڕۆژێ هەر لەژێر مەترسی ئێرانابی تەواوی کە و چەنی تێچێت دێن. ئەمە بۆ چوونە یعنی ئەمە بۆ چوونێکە منش جۆم لێ بووە یعنی شیکردنەوەیەکە بۆ چوونە یعنی هەواڵێکی دانپیانراو نییە یعنی هیچ سەرچاوەیەکی هەواڵ جەختی لە ڕاستی ئەم زانیاریە نەکردوێتەوە کە وڵاتەکانی کەندا و داوای ئەویان کردوێت. ڕەنگە بۆ چوون هەیە منیش لە میدیاکانە جۆم لێیە لە میدیاکان باسەکەن دۆناڵد ترامپ لەم ڕۆژانەدا کەوتارێکی پێشکەش کرد زۆر وەسفی من سەلمانی کردووتی هاوکاری کردوم و تەلەفۆنیشم بۆکە خۆناڵە پیوتم لێیان بۆ بەردەوام بە. دۆناڵد ترامپ هەر لە یەکەم ڕۆژەوە خاوەنی دەیان لێدوانی جۆرا و جۆر و ناکۆ کە ڕۆژانە کۆنگری ڕۆژنامەگەریەکە ڕۆژانە لە سوۆسیال میدیا پۆست بڵاوکات و زۆربەی زۆری ناکۆکە یعنی ئەگەر یەکێ بێت ئامار و داتایەک لەسەر ئەو لە دوانانەی ترامپ ئامادە بکە بۆی دەرەکەوێت کە ئەمریکا خاوەنی هیچ استراتیژێکی ڕوون نییە لەم جەنگەیە و لە ناوخۆی ئەمریکاشە تا ڕادەیەک تووشی ڕەخ نەبوون کە ئەم جەنگە هیچ استراتیژێکی تیان نییە ڕوون نییە لە پێناوی چییە هەڵگیرساوە ئامانجەکانی بۆ چییە. ترامپ چەندین جار ڕای گەیان ئەڵێ من سوپاسی سعودیە و قەتەر و کوێت و ئیمارات واناکەم کە هاوشانی ئێمە بەشداریان کردووە. لە ئاخر لێدوانە ئەڵێ ئێران بۆچی ئەوانی کردوتە ئامانجخۆوان هیچ بەشداریەکیان نەکردووە. ئێتە خۆت
چەندین جار لە لێدوانەکانی تراوا دەبێت ئێساڵی بەشداریان نەکردوە زۆر لێدوانێکی دا بوو میدیاکان زۆر کاریان لەسەر کرد لەبارەی کوردەوەڵە چەکمان نردووە کوردەکان بۆ خۆیان وەریان گرتووە چەکەکان لە کاتێکدا وانییە و بە هێزە کوردیەکان بەیاننامێکی بەشیان دەرکرد و دەڵێن نەچەک و نە هیچ شتێکمان وەرگردووە لە ئەمریکا ئەم لێدوانی چۆن داوە بەڵام دواتر ئەمە ڕۆژنامەنووسێک بوو ینی ئەم پەیامی بەناوی دۆناڵد ترەمپۆ بڵاو کرد ڕاستە یعنی لێدوانی سیر هەیە بۆ لەبەرەوەی یعنی هەر لە یەکەم ڕۆژە ئێستا بۆ نمونە ساڵی 2023 کە لە سەردەمی جۆرج بۆشی دووەم کە لەشکرکێشی کرایە سەر عێراق و پرۆسی ڕزگاری عێراق ئەنجام درا بە ئاشکرا ڕایانگەیان کە ئێمە هاتوین ڕژێمەکە ڕوخێنین لە یەکەم ساتەوە ڕایانگەیان و دەستیانمان دیاریان کرد و جێبەجێیان کرد ئەم هیچ ڕوون نییە یعنی دایناوە بۆ سازش دایناوە بۆ فشار و بۆ گوشار دایناوە ئیسtisماری پێ بکات ئیسtisمار یعنی ئەمە شتێکە عەرزی کردو ئیسtisماری پێ بکات ئێتە بزانە ئیسtisمارەکە لە وڵاتەکانی کەنداوە لە ناوچەکایە لە عێراقایە لەکوێ سپاس دەکەم کاگنیاس پرسیاری دیکەمان مابوو کاتەکەمان تەواو بوو یعنی لەو کاتش کە دامان نابوو هەندێک کاتی ئیزافیمان وەرگرت وتەکانت پڕ لە زانیاری بوون کەنەوەکانت پڕ لە زانیاری و باگراوندێکی زۆر باش بوو لەسەر ئەم جەنگە بە هیوایەوەی دەرفەتی دەبێت لە هەفتەیە ئەیندە بتوانین کەمێکی تر باس لە جەنگەکە بکەین و پرسیارانی کە ماوە زیاتر ڕوونیکەینەوە بۆ بینەرانمان گفتوگوی لەبارەوە بکەین زۆر زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش بەڵێ من ئامادەم لە چەند ڕۆژی داهاتوو دیدارێکی تر بکەین لەسەر هەندێک تەوەری تر کە پەیوەست بێ بەمە پرسیارم زۆر مابوو بەڕاستی حکومەتی عێراقی لەسەر سوپای پاسداران بەڵام کاتەکە خۆی گرنگیش بوو لەسەر هێزەوەلایەکانی عێراق قسەمان بکردەمان تایبەتەکەین لەسەر هێزەوەلایەکانی بۆچی حکوومەتی عێراق ناتوانێت ئەم هێزەوەلایەنە کۆنتڕۆڵ بکەوە ئەم هێزەوەلایەنە کاریگەریان لەسەر ئایندەی سیاسی عێراق چی ئەبێت و چۆن ئەم هێزانە مەترسی ئەوەیان هەیە ببنە مۆدلێکی حیزبوڵڵا لە عێراقە کە چۆن حیزبوڵڵا سەرەتا کە چەکی هەڵگەروتی من چەکم لە دژی ئیسرائیل هەڵگرتووە بەڵام دواتر ئێستا حیزبوڵڵا هاتە ناو پرۆسی سیاسیەوە و پەرلەمانتاری هەبوو وەزیری هەبوو لە عێراقیشا ئەم هێزەوەلایەنە دیارە ئەمەوێ یەک زانیاری ڕاستکەمەوانێ هێزەوەلایەکان لە عێراقا زۆر زیاترن لەوانەیە کە ئێستا بەشدارن لەم گەڕی دووەمە هەموو هێزەوەلایەکانی ئێران بەشداری شەڕ ناکەن بەشێک لە هێزەوەلایەکان بە تایبەتی بەشێکیان هەمویان نین ئێستا چەندین هێزی وەلایی هەیە نەهاتۆتە ناو شەڕەکەەوە بێلایانی هەڵبژاردووەکەین بۆ چێندێکیان بەشداریان کردووە نایشارنەوە بەیاننامەش دەرەکەن ئەڵێن ئەو تەخینەوەی ئەو بردومانە و درۆنی ئێمە بووین بە شانازی بە پلەی یەکەم ئەوەی کە بەشدارە بە پلەی یەکەم ئەوەی کە زۆر کاریگەر و بەشدارە کەتیبەکانی حیزبوڵڵایە لە عێراق کاتوانین لە بەرنامەی داهات و قسەی لەسەرکەین هەروەها بزوتنەوەی نوجەبا و ئەسحاب الکهف گروپانەی تر هەمووی زیاتر واجهەن یعنی هەر واجهەن بۆی هەیە ئەمانش هەر سەر بە کەتیبەکانی حیزبوڵڵا بوون بەس لەبەر فراوانکردنی بە ناوی دیکەوە بەڵام وەکو هێزە سەرەکیەکان یەک دوو کەتیبەکە لە ناو حەشتی شعبیان ئەمانە هاتوونەتە ناو شەڕەکەەوە کەتیبەکانی حیزبوڵڵا هاتووە بزوتنەوەی نوجەبا هاتووە ئەمانە بەشدارن بەڵام وەکی تر هەموو حەشتی شعبی نییە ئێمە ئەبێ بزانین هەموو حەشتی شعبی شیعە نییە غێرە شیعەشی تایە مەسیحی تایە سوننەی تایە هەموو زانیاریانە هەڵەگرین بۆ بەرنامەی ئایندا گفتوگوی لەبارەوەکەین بە وردی لەسەر و بابەتە قساکەین سپاس دەکەم کاک سپاس بۆ ئێوە بۆ بانگێشتەکەتان زۆر سەرکەوتوو بن